پێغەمبەری نازدارشکەین صلی الله عليه وسلم لە سێ فەرمایشتا دەفەرمێ ما من أيام العمل الصالح فيهن أحب إلى الله من أيام العشر. هیچ کردەوەیەک لای خوای پەروەردگار کردەوەی چاکە خۆشەویستتر نییە کە ئینسانی مسلمان لەم ڕۆژانە بیکە. أعظم أجرا عند الله للرواية تردا دفرمي گەورەترین پاداشتی دەست ئەکەوێ لەم دەڕۆژا خێر بکە. لە ڕێوایەتێکی تردا دەفەرمێ أحب إليه من عمل فيهن من هذه إلا أيام ذي العشر. هیچ کردەوەیەک نییە بەقەدەری ئەو کردەوەی لەم دەڕۆژا دەیکا خێری پاداشتی زیاترە لە ڕۆژانی تر. مسلمان عەزیزەکان، خوای متعال سوێن بەم ڕۆژانە دەخوا پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بە باشترین ڕۆژی داناوە و کردەوەکەیشی بە باشترین کردەوە داناوە. و لەمە زیاتر